لەگەڵ ڕووداوەکاندا بەرنامەیەکی ڕاستەوخۆی هەفتانەیە بەڵێن ساڵح ئامادە و پێشکەشی دەکات. تۆش دەتوانیت ڕاستەوخۆ بەشداری لەم بەرنمەیەدا بکەیت. خۆشەویستانم ئەو کاتتان شاد خۆش هاتنەوە بۆ بەرنمەیەکی نوێی لەگەڵ ڕووداوەکاندا. هەر لە دەمی یەکەم شەڕی ساڵی 1990 کەنداودا گەردەلوولی بیابان زۆرێک لە عراقیەکان ئەو پرسیارەیان دەکرد ئایا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەتوانێت چی بۆ ئایندەی وڵاتەکەیان بکات و ئەگەر کردیشی بۆچی؟ ئەم پرسیارە لە دەمی شەڕی 8 ساڵەی عراق ئێرانیشدا برەوێکی زۆری هەبوو. زۆریش ئەو دەستەواژانەمان بەرگوێ دەکەوێت کە دەگوترێ ئەمریکا دەخوازێت و ئەمریکا ناخوازێت، ئەمریکا کاری لەسەر کردووە، ئەمریکا نەخشەکەی داڕشتووە، ئەمریکا لە پشتیەوەیەتی، ئەمریکا بڕیاری داوە و هەتا دوایی. لەم بەرنمەیەدا هەوڵ دەدەین بڕێک تشک بخینە سەر ئەوەی بە سیاسەتی دەرەوەیی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ناودێر دەکرێت. دکتۆر محەممەد جەلال مەجید مامۆستای پەیوەندیە نێونەتەوەییەکان لە زانکۆی سلێمانی میوانی بەرنمەی لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر محەممەد ئێستا لە لەندەنە کتێبێکیشی بە زمانی ئینگلیزی لەسەر سیاسەتی دەرەوەیی ئەمریکا نووسیوە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا عێراق کورد کە بڕیارە ڕۆژی 24 مانگی 2 ساڵی 2014 بڵاو بکرێتەوە. ئەو پرەنسیپانە چین کە زلهێزێکی وەک وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا سیاسەتی دەرەوەی خۆی لەسەردا دەڕێژێت بەرامبەر وڵاتێکی وەک عێراق. بۆچی پێویستە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر کوردی عێراق ڕێک و ڕەوان لە چوارچێوەی ئەو سیاسەتەدا بێ کە بەرامبەر بە عێراق هەیەی؟ ئایا ڕێبەرانی عێراق ڕێبەرانی کورد لە بەرامبەر سیاسەتی ئەمریکا داتوانیوانە بەرژەوەندیەکانی عێراق و کورد بپارێزن؟ خۆشەویستانم لە ڕێی سکایپەوە بەم پرسیارانەوە دەچینە لای دکتۆر محەممەد جەلال مەجید. دکتۆر زۆر سوپاسی ئامادەبوونت دەکەم. زۆر سپاستانەکەم. ئەم کاتت باش کاک بڵێن. ئەم کاتت باش. دکتۆر با لە کتێبەکەی جەنابتەوە دەست پێ بکەین. لە نێو بابەت گەلێکی زۆردا بۆچی ئەم بابەتت هەڵبژاردووە و ئەکرێ بە کورتیش پێم بڵێ بەرەنجامی کۆتاییت لەو نووسینەتدا لەو توێژینەوەیەدا کە کردوتە گەیشتووی بە چ بەرەنجامێک؟ بەڵێ وەڵا هۆکاری سەرەکی کە وای لێکردم ئەم کتێبە بنووسم ئەو کات و ماوەیە بوو کە لە کوردستانە ژیام و کە لە عێراق ژیاوم ئەمبینی بیرروبۆچوونی زۆر جیاواز سەتی دەروی ئەمریکا و ئەمریکا ڕۆژانە لە مەجلیسەکانە، لە چایکانەکانە، لە شەکراوەکانە، لە بۆنەکانە بازەکرێ ئەمریکا وای کرد، ئەمریکا وا هەستا، ئەمریکا وا بڕیاریدا، هەر وەکو بەڕێز لە پێشەکی بەرنامەکە باس کرد. منیش وەکو کەسێکی ئەکادیمی ئەم بابەتە سەرنجی ڕاکێشام وەکو کەسێکی کورد بە گونجاوم زانی بکۆڵمەوە لە مۆزوع بزانم ڕاستی ئەکادیمیەکان چین و خۆمان بە دوور بگرین لە نەزەریاتی موامەرە. هەستم مەکرد زیاتر ئەوانی کە گوێم لێ ئەبێ لە کوردستان لە کۆڕووبۆنەکانە زیاتر لە نەزەری موامەرە ئەچوون وەک لە لێکۆڵینەوە و ریسەرچی ئەکادیمی. ئەمە وەکو پاپیۆنەر بۆ نووسینی کتێبەکە. ئەمە بەنسبەت دەرەنجامی کۆتایی کتێبەکە کە پرسیارێکی زۆر گونجاوە بۆم دەرکەوت کە سیاسەتی دەروی ئەمریکا بەرامبەر بە عێراقی عەرەبی و کوردستانی عێراقیش سیاسی نەگۆڕاو بووە. لە بۆ نمونە لە کتێبەکەمە بەنسبەت عێراقی عەرەبی و لە ساڵی 1979 وەرم گرتووە لەو کاتێک کە شەڕێران ڕووخاو ڕژێمی ئیسلامی ئێران هاتە سەردەسەڵات تا ئێستا بە ئیدارەی ئۆباماوە بۆم دەرکەوت کە سیاسەتی دەرەوەی ئەمریکا نەگۆڕاوە. سیاست بە معنای چی؟ بە معنای تێڕوارین و ئامانج. بەنسبەت سیاسەتی ئەمریکاش بەرامبەر بە بزوتنە ڕزگاری خوازی گەلی کوردستان لە 1961 بۆ وەرم کرد بۆم دەرکەوت بە هەمان شێوە سیاسەتی دەروی ئەمریکا بەرامبەر بە کوردستانی عێراقیش نەگۆڕاوە. یعنی دەرەنجامی کتێبەکەم ئەوەی لێکەوتەوە کە سیاسەتی دەروی ئەمریکا نەگۆڕاو بەڵکو ئەوەی کە گۆڕانکاری بەسەر هاتووە استراتیجی و تەکتیکەکانە ئەمە سیاسەتەکان ئامانج وەکو ڕوانی لە جێی خۆیان بووە. بەڵێ باشە دکتۆر، من حەز دەکەم لە جەنابەت پرسم کاتێک کە دەڵی سیاسەتەکانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەرامبەر بە عێراق و بەرامبەر بە کوردیش گۆڕانی بەسەردا نەهاتووە جێگیر بووە، ینی ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەیت دەڵێی نەگۆڕە. بۆ نمونە بیێنینەوە لەسەر وەختی ڕۆناڵد ڕیگەن سەرۆکی ئەو کاتەی ئەمریکا لە سەرەتای هەشتاکاندا پەیوەندیەکی تۆکمەی لەگەڵ عێراقدا دروست کرد و بە تایبەتیش لەگەڵ ڕژێمەکەی سەدام حوسێندا. بەڵام کاتێک کە بوشی
باوک دێتە سەر دەسەڵات سزا دەسەپێنێ بەسەر عێراقدا. بیل کلنتن درێژەی بەو سیاسەتەدا و ئەو سزانە لەسەر عێراقمانەوە هەتا هاتنی بوشی کوڕ کە ئەوە بوو ڕژێمەکەی سەدام حوسێنی لە دەسەڵاتدادا. بە جارێ هەتا ئەوێ بوەستین. بەڕای جەنابەت ئەمانە گۆڕانکاری نەبوون لە سیاسەتی ئەمریکایە؟ نەخێر، تەنها گۆڕانکاری بوون لە استراتیجێتی ئەمریکا. بۆ نمونە ئەو سەردەمەی کە ڕۆناڵد ڕێگەن سەرۆکی ئەمریکا بوو، یان پێش داگیرکردنی کوێت لەلایەن سەدام حوسێنەوە بوشی باوک ئەو کاتە لەسەر سیاسەتێک ڕۆشتن. مەبەستیان لەو کاتەشە ئەوە بوو کە ئایانزانی عێراق وڵاتێکی لاسارە و لە ڕێگای ئینگەیجمنت و کارلێکردن لەگەڵدا بتوانن بیهێنە سەر ڕێڕە و تەعامل و ئختیڵاتی لەگەڵا بکەن. بەڵام کاتێک کە بۆیان دەرکەوت سەدام کوێتی گرت، ئەمان سیاسەتەکان لە جێی خۆیانە بوو، بەڵام استراتیجێتیان گۆڕی. استراتیجێتیان کردنی عێراق و ئەوە بوو دوای ڕووداوەکانی 11 سەپتەمبەریش بڕیاریاندا کە سەدام لە دەسەڵات دوورخەنەوە. وەکو سیاست نەگۆڕاوە، وەکو استراتیجێت گۆڕاوە. ئەمریکا ئەو نیگەرانیانەی هەیبووە لە زمانی ڕۆناڵد ڕێگنە، هەر ئەو نیگەرانیانەش مەوجود بوون لە زمانی بوشی باوکە، لە زمانی کلنتنە، بوشی کوڕا و لە زمانی سەرۆک ئۆبامادا. بەڵێ باشە دکتۆر، ئەمریکا لەم ماوەی ڕابردوودا وەکو جەنابەت ئاماژەی پێدەکەی لە ساڵی 1970ەوە هەتا ئێستا با بڵین کتێبەکە توێژینەوەی لەسەر ئەو جۆرە پەیوەندیانەی نێوان ئەمریکا و عێراق کردووە. چ پرەنسیپێک هەیە کە لەم ماوە دوور و درێژەیەدا هاوبەش بێت لە دیاریکردنی سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە عێراق؟ بەڵێ، لە نەتیجەی لێکۆڵینەوەکانم بۆم دەرکەوت کە سیاسەتی دەروی ئەمریکا بەرامبەر بە عێراق بەشێکە لە سیاسەتی دەروی ئەمریکا بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمریکا سێ ئامانجی سەرەکی هەیە: بە بەردەوامی ناردنی نەوت بۆ بازاڕەکانی ڕۆژئاوا، دووهەم پاراستنی پەیمەنەی ئەمریکی، سێهەمیش ئاسایشی ئیسرائیل. ئەگەر لەو چوارچێوە بچینە دەرەوە و اینجا لەو چوارچێوە سەیری سیاسەتی دەروی ئەمریکاکەین بەرامبەر بە عێراق لە 5 خاڵا کۆ ئەبێتەوە و لەوە تێناپەڕێت. جارێکی تر ئەمریکا زۆر مەبەستێتی کە عێراق پەرە نەدات بە چەکی پۆکوژ و بەرهەمی نەهێنێت. ئەمریکا لە خاڵە گرنگەکانە. دووەم خاڵ، ئەمریکا مەبەستێتی کە عێراق سپۆنسەر و پشتگیری لە گروپە تێرۆریستەکان نەکات. سێهەم، ئەمریکا مەبەستێتی کە عێراق بازاڕەکانی ڕۆژئاوا پڕکا لە نەوت و بە بەردەوامی نەوت بنێنێتە دەرەوە. چوارەم، لە 79 بە تەکید ئەمریکا مەبەستێتی کە عێراق احتیوای دەوری هەبێ، ڕۆڵ هەبێ لە احتیوای ئێرانە. و 5هەم خاڵی سەرەکیش ئەوەیە کە ئەمریکا مەبەستێتی عێراق بتوانێت ڕۆڵێکی پۆزیتیڤ جا ببینێ لە چارەسەرکردنی کێشەی فەڵەستین و ئیسرائیل. ئەگەر بە درێژایی ماوەیە سەیریکەی لە 79 تا ئێستا سەیرەکەی ئەم 5 پرینسیپە کە بە ڕێزت باسیەکەی نەگۆڕ بوون و لە جێی خۆیان نەماون. بەڵێ دکتۆر، دێمە سەر پرسیارێکی کە ئەوەی کە تایبەتە بە کورد، سیاسەتی دەرەوەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەرامبەر بە کورد. پرسیارەکە نەک هەر بەلای منەوە، لە لای زۆر کەسی ژەر ئەوەیە هەتا ئێستاش وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە تەماشای دۆزی کورد دەکات لە عێراقدا یا لە ئێراندا یا لە تورکیا یا لە سووریاشدا، تەنانەت لە چوارچێوەی ئەو وڵاتەدا بەدی دەکا. بۆ هەتا ئێستا کورد نەبووە بە بەشێک لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا؟ لەبەر ئەوەی کە وەکو جارێکی تر دوو پاتێکەمەوە، سیاسەتی دەروی ئەمریکا بەرامبەر بە کوردستان بەشێکە لە سیاسەتی دەروی ئەمریکا بەرامبەر بە وڵاتی عێراق. سیاسەتی دەروی ئەمریکاش بەرامبەر بە عێراق بەشێکە لە سیاسەتی دەروی ئەمریکا بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، و سیاسەتی دەروی ئەمریکا بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکە لە سیاسەتی گشتی ئەمریکا، سیاسەتی جیهانی. لێرە سێ خاڵێکە حەزەکەم جەختی بکەمەوە سەر. ئەمریکا وەکو وڵات، وەکو ئایدۆلۆجیا بڕوای بە ناسیۆنالیزم نیە، پێکهاتی ئەو وڵاتە لەسەر بناگەی ناسیۆنالیزم پێک نهاتووە، هەر لەبەر ئەو هۆکارەش پشتگیری لە بزوتنەوە ناسیۆنالیستیەکان ناکە. ئەوە لەو ناحیەوە کورد زەرمەندە. لە ناحیەی دووهەم، ئەمریکا بڕوای وایە کە دروستبوونی دەوڵەتێکی کوردی ئەبێتە سەرچاوەی دروستکردنی نائارامی و سەقام گیری لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. و خاڵی سێهەمیش ئەمریکا کە مامەڵە لەگەڵ کورداکان، بۆ نمونە کوردی عێراق، لە چوارچێوەی سۆز و مافەکانی مرۆڤ
حەزەکە کورد مافەکانی خۆی بەدەست بێنێ. خاڵێکی گرنگی تریشەیە کە حەزەکەم بینەران و گوێگران لایەن ڕوون بێتەوە ئەویش ئەوەیە کە ئەمریکا لە سیستمێکی نەودەوڵەتیدا کارەکات کە دەوڵەت سەرەکیترین و گرنگترین بکەر و ئاکتەرە. لەم چوارچێوەیەشە بە تەکید ئەمریکا ناتوانێت سیاسەتێکی جیاوازی هەبێ بۆ بەشێکی وڵاتێک، بەڵکو سیاسەتێکی هەیە بۆ وڵاتێک لە حدودی چوارچێوی جوگرافی خۆی. دکتۆر هەر سەبارەت بە پەیوەندی نێوان کورد و ئەمریکا ژمارە کۆمنتمان بۆ هاتووە یاخو پرسیار و تێبینی هاتووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە. یەکێکیان کاگازاد ئیبراهیم ئەحمەدە دەڵێ بۆ ئەمریکا بە شێوەی داوەتنامە بانگی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق دەکات بۆ واشنگتن، بەڵام بە تەلەفۆنێک مالکی دەباتە ئەمریکا و لە بەرامبەریشدا ئەمریکا داواکانی مالکی جێبەجێ نەکرد. بەڵێ من هەستەکەم نسبەت ئەم پرسیاری ئەو بەڕێزەوە نەختێک بەورتر لە وەڵامەکەی بکۆڵینەوە بۆمان دەرەکەوێت کە بەڕاستی ئەمریکا زۆر نیگەرانە حاڵی حاضر بەرامبەر ئەم بارودۆخێکی عێراق پیاتی پەڕێ کردەوە تێرۆریستەکان زیان کردووە. بۆ نمونە لە مانگی ڕابردووە ئەو ژمارە کوژراوانە نزیکی لە ساڵانی 2008 کە وەزعی عێراق زۆر لەک بکە بارێکی ناسەقامگیریە بوو خەریکە ئێستا بەنسبەتەوە کەواتە ئیدارەی ئۆباما ئەزانێت کە وەزعی عێراق ناسەقامگیرە. ئەمە لەو ناحیە و لە ناحیە ئەوەی کە کارەکانی بۆ جێبەجێ نەکردوێ من لەو بڕوایم و بەپێی ئەو تەسریحنامەی کە بەیتی ئەبیەض بڵاویان کردووە لە 1 نۆڤێمبەرە لەوە ئەچێت ئیدارەی ئۆباما فشار بکەنە سەر کۆنگرێس بۆ ئەوەی کە هەلیکۆپتەری ئەپاچی و موشک و هەندێک هاوکاری لە کەلوپەل ئضافتەن بۆ ئەوەش هاوکاری هەواڵگری و مخابەراتی پێشەش بکەن. هەر لەوی چەند نەزەرەوە هەستەکەم بناغی پرسیارەکە حەقە بەم ئاراستەیە بڕوات نەک ئەوەی کە بە ئیتیجاهێکی تر کە گوایە ئیدارەی ئۆباما بۆ مالکی ئەمریکا بەتەکید ئەوەی کاتێک کە ئۆباما هاتە سەر حکم ویستی خۆی بە دوور بگرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کارێکی وای کرد کە جارێکی تر ئەمریکای پەلکێش کردەوە ناو ناچاری کرد. بەتەکید ئێستا ئەمریکا زۆر نیگەرانن لە تەنزیمی قاعیدەت بە تایبەت دوای ئەم بارودۆخی سوورە و بە تایبەتی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و بیلادی شام کە ئێستا لە واشنگتن جێ نیگەرانی و ئەمریکا حەزەکات ڕوبەڕووی ببێتەوە هاوکاری عێراق کا لەو ناحیەوە. کەواتە لە چەک و چەکی قورس بۆ نمونە هەلیکۆپتەری ئەپاچی و موشک و هاوکاری هەواڵگیری و هەندێک یارمەتی تر مالکی تەسەورەکەم ئیستیجابەی بۆ بوو بێت و هاوکاری دەستکەوێت. بەڵێ دکتۆر دەگەڕێمەوە بۆ لات پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵدایە لە ستانی ئۆهایۆوە کاکێمن بەرزنجی. کاکێمن ئەو کاتت باش فەرموو. ئەو کاتت باش کاک بەڵەنجان سەر چاوبرە. بەڵێ کاک بەڵێن حەز ناکەم زۆر کاتت بگرم بەس لەسەر ئەم سێ پرسیارەی کە جەنابەت کردبووت من ئەڵێم ئەمریکا لەسەر پرەنسیبی قسەیەکیانەیە خوانڵێ بەرژەوەندی ئەمریکا و گەلی ئەمریکا لە پێش هەموو سێکەوەیە دەرەوەی ئەمریکا خۆی لەگەڵ هەموو وڵاتێک لەسەر ئەم ئەساسەدا دەڕێژێت. سیاسەتی ئەمریکا لە بینی عێراق و حکوومەتی ناوەندان زۆر جیاوازی هەیە. هەر لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە هەموو کێشەملبلانەکانی نێوان حکوومەتی ناوەند و هەرێمی کوردستان لە هەمویاندا ئەمریکا خۆی بەلای حکوومەتی ناوەندا شکاندەوە و لە زۆر کێشەدا خۆسمان نازانین تەنازولی بە حکوومەتی هەرێم کردووە هەر لەسەر مەسەلەی کەرکووک و نەوت و غاز و پێشمەرگە و هەڵبژاردن و هەموو کێشەکانی ترا ئەو هەمیشە پشتگیری لە حکوومەتی ناوان کردووە لەسەر ئەساسی ئەوەی کە یەکریزی خاکی عێراق دەپارێتێت. لە پرسیارێکی ترا کە من دەڵێم بە دڵنیایی پەیوەندیەک نییە لە بینی پەیوەندیەکی نووسرا و ینی دیکۆمنتاری نییە لە بینی حکوومەتی ئەمریکا و گەلی کووردا و ئەمریکا هەمیشە وا لەگەڵ کووردا مەسەڵەن پەیوەندەکانی داڕشتۆ لەسەر ئەساسی بەرژەوەندی خۆی ئەساسی بەرژەوەندەکان لەگەڵ حکوومەتی عێراق یان حکوومەتی تورکیایە وەکو دەزانین لە هەر چوارپارچەی کوردستانە ینی حکوومەتی ئەمریکا هەمیشە لە کاتێکا مەسەڵەن پەیوەندەکان لەگەڵ کووردا سلوتوندەی پێ کردووە. بەعزە کاتێک زۆر باش مەسەڵەن هاوکاری کوردی کردوتۆتە پێش لێەوە بەڵام کە زانیوەتی نیگەرانی حکوومەتی وڵاتانی عەرەبی یا تورکیا وڵاتێکی لێ دەکەوێتەوە
فوري ینی پستی کوردی بەرداوە هەر لە ساڵی مەسەر نزیکەی 75ەوە کە ئەوە هەمومان نەزانین هەتاکو ئێستاش بۆیە بە دڵنیایی ئەڵێم گەلی کورد لەگەڵ ئەمریکا پەیوەندیێکی سەرجارێکی هەیە و تەواوی پەیوەندیێکی دیکۆمەنتاری نییە بۆ پرسیارێکشم بۆ بەڕێز کاک دکتۆر محەممەد هەیە ئەڵێم ئایا ئەم ینی ئەوە نەزانی و ینی ڕێبەرانی کورد نانیویستوە ئەم پەیوەندیە لەگەڵ ئەمریکا بچێتە پەیوەندیێکی مەسەرەن نووسرا و دیکۆمنتاری وەکو وڵاتانی تر یاخود ئەمریکا نەیویستوە بیکە یعنی ئێستا پەیوەندەکانی کورد و ئەمریکا لەسەر ئاسی شەخصیە یان لەسەر ئاسی کۆمپانیەکانە بازە کۆمپانیای دێتە کوردستانەوە ئەستا ئێمە دڵی خۆمان بۆ خۆسەرێنکەوە ئەمریکا نەکەرەوە ئەوە سیاسی ئەمریکا دەرناخە سیاسی ئەمریکاوە نیە کۆمپانیا یا کابراکی بازرگان بێتە کوردستان ئیش بکە کۆمپانیای نەوت دابنێ ئەمە مەسەڵەن من پرسیارەکەمەوەیە بە ڕوونتری ئایا خۆمان نەمانویستوە ڕێبەرانی کورد نانویستەوە پەیوەندیە مەسەڵەن پەرە پێ بدەین و بیکەوە پەیوەندیێکی نێودەوڵەتی و نێونەتەوەی یاخود ئەمریکا خۆی نایەوێ کاکێ من زۆر سپاسی بەشداریەکەت دەکەم دکتۆر محەممەد دەگەڕێمەوە بۆ لای خۆت لەگەڵ هەر بژیت لەگەڵ پرسیارەکەی کاکێ مندا بە هەمان شێوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕۆژی ئازادی ئەویش پرسیارێکی هاوشێوەی هەیە بۆیە هەردووچی ئەەکەم بە یەک دەپرسێ بۆچی ئەمریکا هەمیشە لە ڕوانگەی بەرژەوەندیە باڵاکانی عراقەوە لە ئامانجەکانی کوردیش دەڕوانێ دیارە ئەمە ئەگەر ئەو هێڵی نەفرینەی ئەم چەند ساڵەی دوایی لێ دەربکەی کە بۆ کوردی مسۆگەر کرد فەرموو دکتۆر بەنسبەت پرسیارێکی کاکێ منەوە ئەو بەڕێزەی تریش کە ناوتێنە بە تەکید بارودۆخ و دۆزی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆزێکی ناسکە و ئەمریکاش لەو چوارچەوەیە کاری لەگەڵاکە کاتێک کە سەیری پەیوەندەکانی کورد و ئەمریکاکی ئەبێ لە سەیری سێ فاکتەری سەرەکی بکەین یەکەم پەیوەندی کورد و ئەمریکا پەیوەندی بە پەیوەندەکانی واشنگتن و بەگاوەیە ئایا تا چ ڕادێک ئەو پەیوەندیانە باشە یان خراپ هۆکاری دوم و فاکتەری دووهم ئەوەیە کە ئایا ئەمریکا پەیوەندی لەگەڵ هاوپەیمانە ناوچەیەکانی خۆی واتە دراوسەکانی عێراق چۆنە ئەمش کاریگەریەکی ڕاستەوخۆیە لەسەر پەیوەندی کورد و واشنگتن خاڵێکی سێهەمیشەوەی ئایا ئەمریکا ڕۆڵی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کەنداوی فارسیە چۆن ئەبینێ کاتی ئەم سێ متەغەیرە ئەم سێ معطیاتە ئاڵوگۆڕ ئەکەن یان تەذەبذوب بەکەن پەیوەندی کورد و ئەمریکا بەو پێیە بە ئاڕاستەی جۆرا و جۆرە ئەڕوا بەڵام لەگەڵ ئەوە شاکە ئەو بەڕێزە باسیەوە کە ئەڵێ کورد پەیوەندێکی دۆکیومنت کراوی نییە من ئالەوای ڕەممە زۆر یەکەم پەیوەندی کورد و ئەمریکا بە چەند کۆناغێکی زۆرە تێپەڕیوە ئێستا لە باشترین و پێشکەوتی ترین کۆناغایەتی بۆ نمونە ئەتوانین بڵێن 1960 تا 72 کورد هەوڵیەدا پەیوەندی بکە و ئەمریکا ئیستیجابەی نەبوو لە 72 بۆ 75 پەیوەندیەک دروست بوو بەڵام پەیوەندێکی نهێنی دوای ئێوە ئەتوانین بڵێ لە نەویەکەوە و دوای ڕاپەڕینەکەی کوردستان تا 2005 پەیوەندیەکی ئاشکرا دروست و بەڵام لە 2005 بەرەو دواوە بە بڕوای من و هەندێک چاودێران پەیوەندیەکی موەسسەساتی دروست بووە بە تایبەت کاتێککە دەستوری عێراق تەصدیق کرا ئەوە بوو لە مانگی دەی 2010 سەرۆکی هەرێمی کوردستان بان کرا بۆ واشنگتن و لە کۆشکی سپی استقبال کرا جگە لەوەش بەڵگەی تر هەیە بۆ نمونە بوونی کردنەوەی کۆنسۆڵەکانی ئەمریکا لە هەولێر لە 2011 ئەشتوانین بڵین کۆنسۆڵەکانی کەرکووکیش ئەمریکی لە کەرکووکیش هەر نەوعەمە ئەچێتە چوارچەوەی حدودی کوردستانی عێراقەوە لەلایەکی تریشەوە دامەزراندن و دانپیانان بە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە واشنگتن لە مانگی 2000 بە مؤسسکردنی پەیوەندی کورد و ئەمریکای و نقطەی سێهەمیش لە 2010 کە گروپی کوردی ئەمریکی لەناو کۆنگرێسی ئەمریکا دامەزرا کە حاڵی حاضر وابزانم تقریبا 53 ئەندامی کۆنگرێسی ئەمریکی ئەندام منتیە کەواتە ئەتوانین بڵین تەتەورێک پێشکەوتنێک ڕووی داوە لەسەر شێوازی پەیوەندیەکان بەڵام نەبوونی وەثیقەیەک یان دۆکیومنتێک بەڵگە نییە لەسەرەوەی کە پەیوەندی کورد و ئەمریکا وازە بۆ نمونە لەم بنا هەر لەم ڕۆژانە سەنەتە جۆن مەکەین و سەنەتە لینزی گرێم باز لە دۆستایەتی کورد و واشنگتنەکەن بە شێوەیەکی ئاشکرا یعنی
پەیوەندی کورد و ئەمریکا بەڵێ ناسکە بەڵام قۆناغی باشی بڕیوە و ئەتوانین بڵێن ئێستا لە قۆناغێکی بە مؤسسات کراویە و ئەمریکاش خۆشی ئەزانێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ڕۆژهەڵاتێکە زۆر دژوارە دژ بە ئەمریکا کورد دۆستە کورد خۆی بە نزیک گەزانێت لە ئەمریکا ئەوانیش تەقدیری ئەوەکردن و بەهای هەیە. بەڵێ دکتۆر کە جەنابەت ئاماژە بەوە دەکەی دەڵێ پەیوەندی نێوان کورد و واشنگتن ئێستا لە باشترین ئاستیدایە لە باشترین ڕەوشیدایە بەڵام هەمومان ئەوە دەزانین بە درێژایی ئەو مێژووی کە هەبوو لە 1960شەوە وەکو جەنابەت لە کتێبەکەتدا ئاماژە پێکردووە هەتا ئێستاشی لەگەڵدا بیانی زۆربەی ڕای گشتی بە بڵێن یا ڕای شەقامی کوردی هەستکردنە بە جۆرێک لە گومان هەستکردنە بە جۆرێک لە بێمتمانەیی بەرامبەر بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە تایبەتی لە ڕووی ئەو ئەزمونانەی کە هەبووە ساڵی 1974 مێژوویەکی ئەوەندە کۆن نییە کە خەڵک بیری بچێتەوە و زۆر مەسەلەی تر پەیوەندیەکانی ئەو کاتەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە عێراقەوە و کۆمەککردنەکانی عێراق لە شەڕی ئێراندا بۆ نمونە ئەمانە جۆرە لە بێمتمانەی دروست کردووە. ئێستا کە جەنابەت دەڵێ ئەم پەیوەندیانە لە باشترین ڕەوشیدا ینی بەڕای جەنابێت توانیوێتی ئەو متمانەیە بجێڕێتەوە توانیوێتی کارێکی وا بکە کە کاتێک سیاسیە کوردەکان دێن بڕیارێکی چارەنووساز دەدەن پشتی تەواویان بە ئەمریکا بەستە بێت و ئەمریکا پشتیان تێنەکاتەوە. ئەمە بەتەکید شەقامی کوردی ناحەقی نییە دڵگران بێت و نیگەران بێ لەو شتانی کە لە ڕابردووە ڕیاو لە نێوان پەیوەندی کورد و ئەمریکا بەڵام لە عینەن کاتیشە ئەو قۆناغانی کە کورد بڕوێتی لەگەڵ ئەمریکا و بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا لەم قۆناغا لە ساڵحی کوردە و لە ساڵحی پەیوەندیەکانی کورد و ئەمریکایە هەر وەک لە پێشەوە باسم کرد لە ناوچەیەکە کە ئەمریکا دوژمنی زۆرە بوونی دۆستێک شتێک نییە کە ئەمریکا بتوانێت هەروە بە ئاسانی چاوپۆشی لێ بکە وەکوتیشمان ئەم وردە بە مؤسس بوونەی پەیوەندی کورد و ئەمریکا بە بڕوای هەندێک لە چاودێران شتێکی دڵخۆشکەرە و دەکرێت بناکەی سەردا بنێت و سوودی لێو دێت بەڵام بە تەکید هەروەک ئەو بەڕێزەی ترکە پەیوەندی کرد ئەمریکا تا بەرژەوەندی وەستا بێت لەگەڵ بەرژەوەندیەکانیان کارەکات و بەرژەوەندیەکانیشی زیاتر لەگەڵ عێراقی عەرەبیایە کەواتە ئەم وەزعانە هەموارەی کە ئێستا لە بەغا هەیە تا ڕادەیەکی زۆر لە ساڵحی کووردە ئەبێ سەرکردایەتی کورد سوودێکی هێجگار زۆر لەم ناهەمواری و ناسەقامگیریەی بەغا و جنوبی عێراق وەرگێ بۆ بەرەو پێشبردننی قزیەی کورد لە عێراق. بەڵێ کاگە ئەسۆ ئەکرەم حەداد هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەوی ژێر بە هەمان شێوە تێبینی خۆی نووسیوە و دەڵێ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەردەوام هەوڵی پاراستنی بەرژەوەندی ئەو شوێن وڵاتانە دەدا کە بەرژەوەندی ئابووری تیادا هەیە و بەردەوامیش کار بۆ ئەوە دەکا خۆی لە پێشتر بێت و زیاتر لە سوودوەرگرتندا بێ کاک سەربەست خۆشناوی شەر بە هەمان شێوە لە فەیسبوک بۆی نووسیوین ئایا بوونی کۆمپانیا نەوتێزە بەلاحەکانی ئەمریکا لە کوردستان ئومێد بەخشینە یان هەر عێراق و کۆمپانیا هاتووە هیچ پەیمانێکی نهێنی بۆ کورد لەلایەن ئەمریکاوە شک دەبرێ دکتۆر فەرموو. بەنسبەت و پرسیاری و بەڕێزەوە بە بڕوای من هاتنی ئەو کۆمپانیا گەورانەی جیهان سوودی هەیە بۆ قەزی سیاسی کورد ئەمە بەڕێستان ئاگادارن کە ئەکسۆن مۆبیلی ئەمریکی و شەڤرۆنی ئەمریکی هاتوون تۆتاڵی فەڕەنسی هاتۆ گازپرۆم نفتی ڕووسی هاتۆتە کوردستانی عێراق و ئەمە چوار لە هەرە کۆمپانیا نەوتە گەورەکەی جیهانن ئەمە بەڕوای من دوو سوودی یەکەمیان ئەوەیە کە بەرژەوەندی ئەم وڵاتە گەورانە ئەهێنێتە ناوکاکی کوردستانی عێراقەوە بەرژەوەندی ئابووریان ئەمە وایان لێ ئەکا کە بیرروبۆچوونیان بیرروبۆچوونی سیاسیان بەرامبەر بە هەرێمی کوردستان بگۆڕێ ئەمە لەلایەکی تریشەوە بوونی ئەم سەرچاوە نەوتە و ئەم سامانە سروشتە لە ناوکاکی کوردستانە دووپات تێکاتەوە و ئەیسەپێنێ بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کە کوردستانی عێراق ئابووریەکی گونجاو و دەوڵەمەندیە کە بتوانێت لە کاتی بۆ نمونە ڕاگەاندنی سەربەخۆیە خۆی بەڕێوەبەرێت و سوودمەند بێت بە تەکید سەرکردایەتی کوردیش بە شێوەیەکی ژیرانە تەعاملیان کردو بۆ سەرنجڕاکێشانی ئەم کۆمپانیانە بۆ نمونە لەسەر ئەساسی قازانج
عقدیان لەگەڵا ئیمزا کردوون کە 125 بۆ 35 قازانجەگەڕێتەوە بۆ کۆمپانیان ئەمە بەتەکید قازانجێکی سەرنجڕاکێشە بالمقابل بەغا ساڵ 15 بۆ 18 لەسەر ئەساسی خزمەتگوزاری داوە بۆ کۆمپانیا نەوتانی کە لێ ئیشەکەن کەواتە ئەگەر لەو دوو خاڵەوە سەیریکەین هێنانە بەرژەوەندی وڵاتە گەورەکان زلهێزەکان بۆ ناو خاکی کوردستان و لایەکی تریشەوە ئیسپاتکردنی ئەوەی کە هەرێمی کوردستان قابلیەتی ئەوەی هەیە کە خۆی بەڕێوە بەرێت دوای سەر بەخۆی بۆ ئابووریەتی ئەمە دووشتی گونجاو بەنسبەت ڕێکەوتنامەی هێنیەوە بە بڕوای من هیچ ڕێکەوتنامەیەکی نییە لە نێوان هەولێر و واشنگتنە بەڵام یەک بەڕێی من زۆر گرنگە و سەرکردە سیاسەکانی گەلی کوردستانیش خۆزگە بە نظری اعتیباری وەرگرن ئەوەیە کە ئێستا واشنگتن لەوە تێگەیشتووە کە عێراق قابلی لە یەکترازانی هەیە و ئەوەش تێگەیشتون کە کوردستان و گەلی کورد لە خاکی عێراقا ومێدی ئەوەی هەیە کە جابێتەوە سەربەخۆی وەرگێ سەرکردەکانی گەلی کوردستان ئەتوانن لە واشنگتن بە سەرکردەکانی ئەمریکا بڵێن ئێمە وەکو سەرکردەی پراگماتیک بەنیازنین لەم کۆناگا ئیعلانی ئیستیقلال و سەربەخۆی کوردستان بکەین چونکە ژینگەی نێودەوڵەتی لە ساڵحمانیە لەم کۆناگا بەڵام ئێوە ئەبێ بزانن بە ڕوونی و بە ئاشکرا ئێوە بێ بزانن کە ئەمە داخوازی گەلی کوردستانە و لە مستقبلی داهاتووە و لە داهاتووە بەهۆی ئەوەی کە ئەوانیش سەرکردەی دیموکراتین و گوێبیستی گەلەکانیانن ئەبێت ئەلانی سەربەخۆی بکەن ئەمە لای ئەمریکا گرنگە و ئەمریکای گوێژەگرێت گوێ دەگرێت بەڵام ئایا پشتیوانی دەکا بەتەکید پشتیوانیکە چۆنە ئەگەر تۆ ئەم مەسیجە بی بە سەرکردەکانی ئەمریکا لە واشنگتن کە خۆشیان حاڵی حاضر ئەمە ئەزانن لەلایەکی تریشەوە حکمێکی تەندروست لە ناو هەرێمی کوردستانە جێبەجێ بکرێت لە ناوخۆی کوردستانە و سیاسەتێکی ئابووری ڕێکوپێک پەیڕۆ بکرێت لە ناو خاکی کوردستان ئەمەوەکو ناوخۆ لە ناحیەی دەریشەوە بەنسبەت سیاسەتی دەرەوەی هەرێمی کوردستان هەوڵ بدات وڵاتانی چواردەور بە تایبەت هاوپەیمانەکانی ئەمریکا دڵنیا بکاتەوە کە دامەزراندنی دەوڵەتی کوردستان نابێتە هۆی ناسەقامگیری و یەک لە پارچەبوونی خاکەکانیان ئەمەش لە ڕێگای ڕێکوتنامی دیپلۆماسیەوە ئەکرێت ئەمریکای زۆر بە دڵفرانوانیەوە گوێ ئەگرێت و وردە ئەمانجە ئەچێتە حاڵەتی بەڵێ دکتۆر تەنها نزیکەی 30 چرکەم ماوە بەرنامەکەم زۆر بە کورتی پێم بڵێ پێشبینی چییە بۆ سەردانی مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق بۆ واشنگتن دوو شت یەکەمیان لەو بڕوان واشنگتن فشارێکی زۆر ئەخاتە سەر سەرۆکی هەرێم بۆ ئەوەی لە کاتی خوا ئینتیخاباتی عێراق بکرێت پێش 34 2004 و داوایەکە بۆیکۆتی ئینتیخابات هەڵبژاردنەکانەکە خاڵی دووهەمیش لەو بڕوایم سەرۆکی هەرێم داوا بکات لە واشنگتن کە چەکی قورس نەفرۆشێت بە مالێکی دکتۆر محەممەد جەلال مەجید پسپۆڕی پەیوەندیە نێونەتەوەیەکان لە زانکۆی سلێمانی سوپاس دەکەم بۆ بەشداری لەگەڵ بەرنامەی لەگەڵ ڕووداوەکاندا زۆر سوپاس کاک بەڵێن لەگەڵ ڕووداوەکاندا لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.